پێت وایە بەغدا لە ناردنی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ عراق بۆ نردی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەنی بەس کات بەسەر بردنە ئەو ماگەینە ئەو ماگەی ئەو ڕۆژی ناوڕۆژەی زیاتر نزیک بوونەوە لە ئینتیخابات یان کێشە لە نێوان ئەزبەکان دروست دەکات بە قسانەکاڵێ دەنێرم یان نالێرم. وەڵام پێم وایە بڕوا ناکەم یعنی موچە بنێرێ تەنها وەکو کارتە چ فشار بەکاری دێنی بەڵێ ئەگەر هەتا ئێستا بینارد بە دەینارد بەڵام وەکو زەختێک زیاتریش لە بۆ ڕاکێشانی سۆز و عەتفی خەڵکی کوردستانە بەگشتی. حکوومەتی عەبادی مەهانەمان پێ بدۆزێتەوە چەند جارێکە وردبینی لیستەکان کۆتایی پێ نەهاتووە لەوانەیە مەبەستی ئەوە بێ دوای بخات تا نێزک هەڵبژاردنەکە بیکاتە سەرمایەک بۆ خۆی بۆ دەرچوون لە هەڵبژاردنە. پێم وانییە بەغدا جددی بێت لە ناردنی بەشە بودجە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی تا ئێستا ڕێشوێنێکی وای نەگرتووەتە بەر کە بتواندرێت ڕێی جەماوەری هەرێمی کوردستان بگۆڕێت بەوەی کە پێیان وابێت موچە بنێرێت.